سروشتە جوانەکەی چۆمانە. توانم بڵێم زۆر وشانە لەوانەیە لە ناو فەرهەنگی کوردیژانە کە لێرە بەکاردێ ناو چۆمان زۆر بەکاردێت چ وشەیەەکە؟ وەڵ هیزا زۆر وشانە مەسەر وشەی ئەما خەڵک ئەگەر بڵێت چ دەڵێ لە ئێرانیان ئەنگۆ بڵێن سەرێن ئاماڵێن سەڵێن. کا کاروان گەشتیار زیاتر لە شوێنێکەوە دێن؟ گەشتیار لە خوار و ناوەڕاستی عێراق وەچی دیکەش لە هەموو کوردستان دێن مەسەلەن خەڵکی هەولێر دێ سلێمانی دێ خەڵکی دەهۆک دێ. جەنابی سەرۆک بارزانی کە لە زۆر دانیشتەکانی کۆڕ و سمینارەکان باسی کردووە ئەڵێ نزیک 10 ساڵ لە باڵەکایەتی بووین یەک حاڵەتی دزین لەو مەنتیقەی نەدی. ئەو کارەکەی چییە؟ بۆچی چۆمان ئەوەندە خۆشەویستە؟ ئەمە شعر بڵین چۆمانم پڕچۆم و کانی و ڕووبارە پڕ لە ئاو هەواری سازگارە پڕ لە زەنوێر و پڕمێر بووەنەوشە چلەی هاوین لێرە فەسڵی بەهارە. لە شوێنێکم هاوینەکەی بەهارە و زستانەکەی کڕێوە و شەڕەبایە. لێرە خەڵکەکە هێندە بە خۆشەویستی و سڵاو دێ دەکەن هەر حەز دەکەی بەجێ نەیەڵی. چواروەرزی ساڵ گەشتیار دێت بۆ بینینی جوانی سروشتی چۆمان. لێرەوە گوێبیستی ڕەسەنترین وشە کوردیەکان دەبی. دەیان تایبەتمەندی دیکە بابچین بۆ چۆمان. لە گۆمی فێڵاوم و کڵک جوتیار بە دەرکەوتە و پامی هەیە بۆ جوتیاران پێیان دڵێ دەتوانن لە وەرزی بەهاردا بەهاری بکەن بەهاری بکەن. مامۆساییان چۆنیت؟ ئەم گوڵا زۆر لە چۆماندا بە دەرەکەوێت هەبەتی لە گۆمی فێڵاو ماشەڵا کڵکی زۆر لێرە هاتوونەتە دەرەوە لە زەوی. خۆی ئەو کڵوکە کە لە بادینی شەڵەی کولیل کە دەرەکەوی لە وەرزی پاییزان کە دەرەکەوی لۆ ئەو شوێنانەی کە چاروەرزە ساڵی لێ چاروەرزە دەبی کەوە دەرکات دەبی لە سنووری ئێرە لە پاییزاندا 10 ڕۆژ 20 ڕۆژ پاییز بمینێ کە گەنمێچینن کە ئەوە دەرەکەوی لە زەوی ڕق دەرەکەوی پەیامەکە لۆ جوتیاریانی دەست بە جوتی بکە ئەو جا ئاوێلێ ئەنێ و جوتەکەی شۆ ئەکاو وەردەداتەوە ئەو جاکە دێس جستان دابێ دەبی گەنمەکە پنجی کردبیت. زەکەم باسێکی و گیابەهاریانم بۆ بکەی هەم چۆن خەڵکەکە لە ڕووی بازرگانیەوە سوودیان لەبینیەوە و هەری کار هەمیش ناوچەکە ئەوەندە دەوڵەمەە کۆمەڵی گیای لێ لەوانەیە لە شوێنی ترا ئەم گیانە بە دەرنەکەون. پشی جەنابەت ناماژە پێ کرد با بڵێم لەو مەملەکەتەی زیاتر وشەکەی بەکاربیێنم پێم خۆشتە مەملەکەتی ینی بەفر و کوێستانە لەو وەرزەی کە لێرە هەیە چار وەرزەکانی تێدان دەکەختە وەرزی بەهاری دادێ ئەو جا سروشتیانیان ئەو ڕۆکە سروشتیانی کە دەرەکەون خەڵک ئەو وەختی زۆر پێویستی پێبوو کەمە بەخۆ لە گوندەکان ژینە پێویستین پێبوو لە ڕێواست لە کوارێک لە کەنگەر لە ستێرێک جا ئەوانەی کە کاردی کەنگرەبێری هەندێک شت هەبووینە باڵوگۆڕین پێکردن مەسەر ڕێواست لەو کاتی کەنگ نەبوو داهاتی ئەمە لە ڕێگە دوورەکان لەڕێ کەروبار و ئەوان دەهینا شاری لە شاریش لەمایانە کڕوو بە پارە ئەمەش لەو کاتی خۆش بوو ینی ئەمەش لە بەش و شەوات و بە کۆمەڵە شتەکلدا لۆگون نەبردەوە ینی لە زەتە ڕوحی تێدا بوو. لێکمانەوە لە بەرەوەشە نمونەیەک و جەناتان هەیە بۆیاڵن چۆمان شوێنێکی زۆر پڕ لە خەڵکی ڕۆشنبیر پڕ لە خەڵکی زمانەوان هەتا هێمنی شاعیرەڵێت وشەی ئەزمون لە باڵەکایەتیەوە فێر هەڵبەتە ئەو کاتەی کە مامۆستا هێمن هەژار هێدی ئەو شاعیری گەورەی میلەتی کوردن هەر پارچەشینە ئەو وەختی کە دەنجی کوردستانی عێراق لێرە بووە لە بێخۆڵان و لە مەزرای مەمی خەلان و لە کۆمەڵە شوێنێک بووە کابراکی ئەو گوندانە تووتنەی لۆ بە تووتن چونکی مام هێمن بە خۆزغارە چێژ بوو هەیشە تووتن هەبوو پاکتوانەکەم ترە بوو ئەویش کە ئەچیت لێ بە لێ پرسی لە جوتیارەکەی ئەڵێ ئەتوو تووتنەکەت زۆر خۆشەزا تووتن ئاخر دەبێت و تەترەیکەی
تەتڵیکەی تا چاشەکەوتتن دووسێ واریە هەنە تا پێ ئەگەی کەلوێ با ئەڵێ ئەمن ئەزمونم لە سەهێ ئەڵێ تەمام هێمنی و شەڕی ئەزمون چییە ئەڵێ مەبستم ئەوێ شارەزایم لە سەیە کەوتوتنم چا کردی ئەو جالۆتم هینە زەمام هێمن بخۆڵێ ئەڵێ وشەی ئەزمون لە باڵەکایەتی فێر بوو کە لێرە بەکاردی ناو چۆمان زۆر بەکاردێت چ وشەیەەکە وەڵ هیزا زۆر وشەنە مەسەر وشەی ئەما خەڵک ئەگەر بڵێ چ دەڵێ لە ئێرانیان ئەنگۆ بڵێن سەرێن ئەماڵێن چەڵێن لەوانی چڵین کرێ ئەو شەش بابەتی نێرومێشێ مەسەڵانە من لە جەنابەت کە برسم بەسناڵێم هەموو شوێنی وەڵوانە ئێستا لۆ ئافرەتی کەم بەکاربینم دەبی ئەگە بڵێمە تو چۆنی ئەکوی دەبی بڵێم ئەکوی لۆ پیاوان بڵێم کوی کاروان گەشتیار زیاتر لە شوێنێکەوە دێن گەشتیار لە خوار و ناوەڕاستی عێراق بەغدا بەسرا شوێنەکانیان گەرمە زیاتر بەڵێ لە هاوینان وەچی دیکەش لە هەموو کوردستان دێن مەسەلەن خەڵکی هەولێر دێ سلێمانی دێ خەڵکی دەهۆک دێ لە هەموو شوێنەکانی بەنی کوردستان و عێراق خەڵک سەردانی چۆمان دەکات ئەڵێن شوێنێکە هەر چواروەرز گەشتیاری تایبەت بەخۆیە بەڵێ چۆمان شارەکی جوانە بە هۆکاری ئەوەی هەموو تۆپەکان لە چۆمانن بەرزترین چیای هەڵگۆرد لە چۆمانە درێژترین زنجیرەتیە لە عێراق هەر لە چۆمانە لە ڕووی سەقافە ئێستا کەسێک کە لە بەغدایە دێتە ئێرانە لە سلێمانی دێتە ئێرانە ئەو تێکەڵاویە ئەبیت لە بینی مەسەلەن هاوڵاتیەکی چۆمانی و لە بینی کەسەکی بەغدایە لە بینی کەسەکی سلێمانیە هەولێرێ ئەو سەقافە تێکەڵاوە بی سەبر خەڵکەکەش لە ئاستەکی ئێستا ئاستەکی دیکە بەرەو پێشچوونی وڵاتەکەش زیاتر بەرەو پێشدەچی لە نێو چۆماندا پێیکەری ئافرەتێک هەیە لێەوە کە ئاوارەیە چۆمان لە شۆڕشا باسی چۆمانەکرێت ئازایەتە باسی چۆمانەکرێت لە پێشمەرگەی سەر شاخە باسی چۆمانەکرێت خۆتانزان لە یعنی مێژوەکی دوور و درێژی هەیە لە سەردەمی شۆڕشی ئەیلول و شۆڕشی گوڵاندا جەنابی مەلا مستەفا نزیک 10 ساڵ لێرە ژیایە لە منتیقەی بووینە یەکێک لە هەرە جوانیەکانی جەنابی سەرۆک بارزانی کە لە زۆر دانیشتەکانی خۆڕسمینارەکان باسی کردووە ئەڵێ نزیک 10 ساڵ لە باڵەکایەتی بووین یەک حاڵەتی دزین لەو منتیقەی نەدی ئەوە بە تایبەتمەندیەکی خەڵکی چۆمان و باڵەکایەت ینی ئەوە شتێکی زۆر جوانە لە سەردەمی شۆڕش ئێرە وەکەوەی ناسراوە لانچی شۆڕشەکانە ئافرەت و پیا و بەیەکەوە شۆڕشیان کردیا بۆ ئافرەتن هەبووە حەملی هەبووە ینی بە حەملەوە خواردنی لەو پێشمەرگەی بردیە و سیلاحیشی پێ بووە و ڕوبەڕووی چەکدارانی ڕژێمی بەحزبوویتەوە شەڕی کردیە تا دوا فیشک خۆی شەهید بۆ خۆی منداڵەکەی ئەنیەوە نمونە جوانەکانی باڵەکایەتین بەڕاستیانی ئێستا ئەو ئافرەتانێک کە لە ڕابردوو هەبووین ئێستا ئەمە هەوڵە دەین هەمان سیناریویوان دووبارە بکەینەوە ڕەنگە لە هەندێک شتان نەتوانین بگەینەوە ئازایی ئەوان بەڵام ئێستا مەش لە سەردەمی خۆن لە سەردەمی ئێستادا ئافرەتانمان زۆر گوێر و چالاکن لە ڕووی ڕۆشنبیریەوە لە ڕووی خوێندنەوە لە ڕووی ماڵداریەوە لە ڕووی سیاسەتەوە بێگومان لە هەموو کایەکانان جێدەستان دیارە و هەر هەبنەوە سەرکەوتو زۆر سپاس بۆ دەستخۆش. ئەو شوێنەی کە چواروەرزی ساڵ هەموو ساڵێک هەر بەفری لێە ئەو بەفری کە لێرە ئەبینرێ بە تایبەتی کە
شکەوتێکی سەهۆڵینی دروست کردووە شکەوتەکە زۆر گەورەیە هەر لە سەهۆڵ دروست بووە بەفری چەندین ساڵی پێش خۆی لەوێدا پەستیوەتەوە لەسەر یەک و دیمەنێکی زۆر جوانی دروست کردو چەندین ڕووباری بچووک بچووک لەو بەفرتواوە دروست دەبێت و دەچێتەوە بەرەو چۆمان لە پرژێ ئەگەر هاتی شتێکت بیر نەچێت جەخۆر بەکاربێنی لە برۆی چۆن لە شوێنی گەرما بەهۆی تینی خۆرەوە لەوانە پێست بسووتێ لێرە بەهۆی سەرماکەیەوە لەوانە پێست بسووتێ. السلام عليكم. عليكم السلام. بخير بيا أخو. سر ساوان خاطر. خوش بيت هر سكوتوبي. زور بخير بيا. زور سپاس دكم. ساوان. جاول بر إما هاتي دايريان هر خوش لنيان أمها متشاو قردو شاخة جواني شومان دا ديت إيرو. رون سرتها بخير بين. هر برنامج خدمت با نشتيمانه كم كاب لهر شوية بمن عمادم براستي. يا أخو بخير. هر سكوتوبي ما مصا ما بس ما بو خود كاتيتر أجر حزد لبت. شتێک بژانی حەز لێ بێت لەگەڵ سروشتا کەمێک پشو بدەیت نیتەم شوێنانە؟ بەڵێ زۆربەی زۆری ژیانی من ڕاستی لە ناوچە شاخاویەکانە ئەو هۆکارە شەوەی کردووەکە من لە کاری ڕۆژنامەوانی و لە بەشێک لە هونەر و لە زۆر شیری کەشدا بڕێن بەڕاستی ناتوانم ببێ ئەو سروشتە بژیم. ئەو کارەکەی چییە بۆچی چۆمان ئەوەندە خۆشەویستە؟ چۆمان بە شعر بڵین چۆمانم پڕچۆم و کانی و ڕووبارە پڕ لە ئاو هەواری سازگارە پڕ لە زەنوێر و پڕمێر گوۆنەوشە چلەی هاوین لێرە فەسڵی بەهارە یعنی ئەوانەی کە ئەو مرۆڤانەی کە حەزیان لە کوێستانیە لە کەشوهای کوێستانیان ببێنە چۆمان لێرە بژین چۆمان هەر لە سەرەتای دامەزراندنیەوە تا ئێرەش هەڵکەکەی بە تەواوەتی خەریکی ئاژەڵداری بوون و بەشێکی دریشان خەریکی کاری باڵێن کەشاوەرزی و فەلاحی و جوتیاری و ئەوانە بوونە و ئێستاش بەڵام خۆشبەختانە لەگەڵ ئاوادانکردنەوەی و لەگەڵ جادەگەیشتن بە تەواوی ناوچە دوورە دەستەکان ئەو باڵێن دێهاتەکان ئێستا خەڵکەکە تەواو لە خواری و عراقیش ڕووی لە ناوچەکەمان کردووە باڵەکایەتی بەگشتی و خۆتان نەبینن کە سروشتێکی جوانی هەیە و ئەتوانین سوودیشی لێ ببینین. جاکە لە پرژێ هاتیتە خوارەوە بەرەو چۆمان دەتوانە بێت لەسەر ڕێگاکە سەردانی خانووە خشتە قوڕایەکانی دۆڵانە بکەیت و ئەگەر بۆت بگونجەشیش بمێنیتەوە زۆر تایبەت. سلام علیکم چۆنیت ئەحواڵ؟ یەخوا هەر باشی چەند کاک کۆمار لە درستی چۆنە جا لەم کەشە ساردەی دۆڵانە ئەم تۆزە ئاگرە گەرمانەکاتەوە؟ هەوڵەدەین گەرم بینەوە بەس ساردە بەچتی باشە ئەمشەو دوای فتار بە چایەکی گەرمەوە چای سەر ئاگر لەگەڵ
باسی ئەو خانووە لە قڕ دروستکرا و تایبەت و کولتوریانەکەین گفتگو زۆر لە زیاترمان خزمەتتان باشە؟ سپاستانەکەین بۆ ئەم کۆبوونەوە کا کۆمار سپاس بۆ تۆ وەبزانم لە ڕۆژهەڵاتەوە تا باکووری کوردستانە کۆ کردوتۆ لێرە دەمن درێژ بی کاک سدیق تەمەن درێژ بی ئیشاڵڵا قسە خۆشی ناویان ئەڵن تۆی مەمنونین هیوادارم کە دانیشتنەکەمان بە جێی ڕەزامەندی هەر هەموو لایەک و بە خێرهاتنی کەناڵەکەتانەکەین شەوانی ئێرە هەندێک جیایە لە شاریان لە جەنجاڵی ئیشکردن و ینی هەوڵەکانی کە بۆ ژیان پێویستە ئێرە جێگای ئیسراحەتە بە تاکید ئەمە خۆش و گفتوگۆی هەموو بابەتێکە کرێ بگومان بە تاکید و سوود لە یەکتر وەرەگرین لە دانیشتنەکان بابەتی جۆرا و جۆر ئەوروژێت وە لە هەمووی گرنگتر ئەوەیە کە مشک ئیسراحەتەکە زۆر ڕاستە مامۆستا بەخێر بیت لە ڕۆژهەڵاتەوە هاتی سەر هەردوو چاوانمان باسێکی تایبەتمەندی ڕەمەزانم بۆ کەمادەم تۆ لە ڕۆژانە هاتیتە تا ئەم دیەوە پێم بڵە جیاوازەکەت چییە لەو دی و لەگەڵ ئێرەیە بەپێ ئەوەی گەلی کورد هەمووی هەر موسڵمانە بڵین زۆربەی زۆری دیارە لە ڕۆژهەڵاتیش خەڵک شەوانە دەستە تەراویع و نوێژی بە جەماعەت و تەراویع دەکەن و ڕاچێ لەسەر سروشتەکەی لەسەر تایبەتمەندیەکانی چۆمان و باڵەکایەتی کوردستان هەمووی هەر زیێڕە هەر چوار پارچەی زیارە کوردستان دیارە ناوچەی باڵەکایەتی ژۆ چۆمانیش تایبەتمەندی خۆی هەیە شوێنش زۆر خۆشە بە تایبەتی شوێنەکەی کاک کۆماری دۆڵان زۆر زۆر تایبەت زۆر کولتوری زۆر سپاس دەکەم کاک فەرادیش لە باکوور بەڵێ باکووری کوردستان لە باکووری کوردستان بەڵام لە هەولێر دێژین ماڵم لە هەولێرە کە دێمە ئێرە دەڕۆنم ئارام دەبیتن خەڵکی ئەم منتەقەیەژی زۆر میێوان دۆستن قسەکردنیان زۆر خۆشە یعنی هەتا دلێ خۆی بشکینن دلێ کەس ناشکینن ئەو تشتەم لێیان دیتە لەبەروی ئەوان نزیکەی 10 ساڵ زیاترە ساڵ هەیە 10 جار 15 جارە من لە هەولێرەوە جار بە ئایلی جار بە تەنێ جار بە لەگەڵ برادەران دێم کا کۆماریش ئەو چەندین ساڵامە برادەرین وەکو براینە ئەنێ ئەم فەرق و جیاوازی ناکەم ئەمە خەڵکی باکوورم ئەو خەڵکی باشوورە یان ئەوە خەڵکی ڕۆژهەڵاتە نا وەکو برای خۆم دامنایە ئەوژی حتمما شتێکە دیتیمە ئەوژی وا دەیدینیتن کاک کۆمار تەبان دووبارە دەستخۆشیت لێکم بۆ ئەو تایبەتمەندیە جوانە بۆم شەوڕازاوە مێ باسێکی ئەم بۆکەی چۆن خۆی سروشتێکی زۆر جوان هەیە خەڵکی دۆڵانە هەم خەڵکی چۆمانیش زۆر پێداگیری لەسەرەوەکەن کە تێک نەدرێت هیچ شتێک واتە دروستکردنی شتێکی زیادە لەسەر ئەم سروشتا بێ سروشتی بێ کولتوری بێ کوردی بێ ئەنجا بیرۆکەی ئێوەش کە خانۆکان هەم بە خۆی قۆڕە کۆمەڵێک تایبەتمەندی زۆر کوردیت پێدا و گەشتارێکی زۆریش ساڵانە ڕوتەیەکە باسێکم بۆکە بەڵێ بە خێراتن وەکەم بەر لە هەر شتێک زۆر خۆشحاڵم کە لەگەڵ جەماعەت دانیشتینە و ئەو جیاوازیانە هەیە بەڕاستی لە هەموو بەشەکانی کوردستان کەوانی شاماژیان پێکرد هەمومان هەریەکین و هەموو پارچەکانی کوردستانیەکە و هەمووشمان یەک ناسنامەمان هەیە و یەک کەلتورمان هەیە ئەویش کەلتوری ڕەسەنی کوردیە بەشێکی گەورە لەوەی کە لە مندا خوڵقا و دروست بوو زیندوکردنەوەی ئەو کەلتورەی بوو و دووبارە بە خەڵکم ناساندەوە کە تا حەدێک یعنی دوورکەتنەوە هەبوو بەڕاستی پێم خۆش بوو دووبارە ئیش لەسەر ئەو بابەتەی بکەم و زیاتر خەڵک ئاشنا بکەمەوە بە زمانی زووتر و پێشتر.